ئێمەکو ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هەڵساوین بە ئەنجامدانی ئێوارەخوانێک بۆ کۆمەڵێک لە قوتابیانی زانکۆی سۆران. ئامانجمان لەم ئیفتار سائیمە لەم ئێوارەخوانە ئەوەیە کە ئەوەی کە خوا پێداوان و خێرخوازان بە ئێمەیان گەیاندووە ئێمەش لە ڕێگەی ئەم ئێوارەخوانە داوەتی ئەم پەڕێزانەمان پێ کردووە. ڕاستەکەی ئەنجامدانی ئێوارەخوان لە مانجی پیرۆزی ڕەمەزان چونکە ئەم قوتابیە بەڕێزانە خەریکی خوێندن و دیراسەتی خۆیانن، ئەنجامدانی وها کارێکیش بە پێویست و بە ئەرکەچ سەرشانی خۆمانەزانین و پێویستیشە لە قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بە تایبەت کە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا لەوانەیە بە شێوەیەکی تەواو توانای ئامادەکردنی خواردنیان نەبێت. بەبوونەی هاتنی مانجی ڕەمەزانەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەسا بە ئامادەکردنی خوانێکی بەربانگ بۆ قوتابیانی بە شەناخۆیەکان لە زانکۆی سۆران سپاس و دەستخۆشیمان هەیە بۆیان، هیوادارم بەردەوام بن و سپاسیانەکەین. وەڵاهی ئەوە یارمەتێکی جەری گەورەیە لە قوتابیان، چونکە ها قوتابیان خەریکی خوێندن و دەرس و دیراسات ئەوانەنە لە کەتینەتە ناو ئیمتیحان و ڕاپۆرتۆ شتانەش ئامادەکردنی بەربانگ لە داخلیەکان قسەی قورسە لە قوتابیانەوە یارمەتێریش گەورە بوو لۆمە. دەستخۆش لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەین لقی سۆران بۆ ڕێخستنی ئەو ئێوارەخوانە بۆ قوتابیانی بە شەناوخۆیی هیواداری نمونەیان زۆر بێت دەستخۆشان لێکەین، خی گەورە پاداشتان بداتەوە.